کاکە حەمەی حاجی تایری کۆی لە ڕۆژی 1 ساڵی 1930 لەدایک بوو و لە ڕۆژی 13 2020 لە هەولێر کۆچی دوایی کردووە. کاکە حەمەی نەمرو تێکۆشەر پاشماڵ ئاوایی لە کورد و کوردستان دەریایەک لە خەبات و فیداکاری لە پێناو دیموکراسیەت و کوردایەتی بۆ میلەتی کورد جێهێشتووە. کاکە حەمەی حاجی تایر لە سەرەتای ساڵی 1945 لە ڕێزەکانی حزبی ژێکاف کار و خەباتی کردووە کە مامۆستا ئیبراهیم ئەحمەدی هەمیشە زیندوو لێبسراوی بوو. هەروەها کاکە حەمەی حاجی تایر وەک لاوێکی تازە پێگەیشت و وەک سەربازێکی ژیر و ئازا و بێوچان باڵپشتی کۆمارە خۆشەویستەکەی مەهاباد بووە و هاوکات لە ساڵی 1945 چۆتە ڕیزەکانی پارتی دیموکراتی کوردستان لە سلێمانی و لە ناو هەواڵان و هاوڕەکانیشیدا وەک کەسێکی ئازا و مرد ناوبانگی دەرکردووە. هەروەها لە ساڵی 1950 بووە بە ئەندامی لیژنەی ناوچەی سلێمانی پارتی و لە ساڵی 1958 لەگەڵ سەرۆک مام جلال و کاک حلمی عەلی شەریف دەمڕاست و ڕێخەری چالەکیەکانی پارتی بووە لە سلێمانی و دواتر لە ساڵی 1961 بۆتە لێبسراوی لقی چواری پارتی دیموکراتی کوردستان و درێژەی بە خەباتی خۆی دا و لە ساڵی 1962دا بە شێوەیەکی نهێنی و لەگەڵ هەواڵان سەید مەجید و مەلا عەبدوڵڵا بۆتە لێبسراوی لقی دوی پارتی لە هەولێر. خەباتی کاکە حەمەی حاجی تایر درێژەی هەبووە و لە ساڵی 1963دا لەگەڵ ئەحمەد دزەیی لە هەولێرە و بە پێبەڕێکەوتون بۆ گوندی حاجی قەڵا لە کۆیە و بەشداریان لە شۆڕشی ئەیلول کردووە و پاش ماوەیە کاکە حەمەی حاجی تایری کۆیی گەڕاوەتەوە بۆ هەولێر. هەروەها لە پاش کۆنفرانسی ماوەت کاکە حەمەی حاجی تایری کۆیی گواستراوەتەوە بۆ لقی چواری پارتی لە سلێمانی کە ئەندامەکانی بریتی بوون لە مەحموود مەلا عیزەت و نەوشیروان مستەفا، محەممەد چاوشین، ڕەفعەت عەبدوڵڵا، ناسراو بە ڕەفعەتی مەلا بلەڕەش. لەو ڕۆژگارە ئاگر و ئاسن دەباری لە کوردستان، بەڵام کاکە حەمە توانی بەسەر هەموو مەترسیەکان زاڵ بێت و بە تێک ڕای دەنگ هەڵبژێرا بە ئەندامی کۆمیتەی ناوەندی پارتی. پاش بەیانی ئازار و ئاشبوونەوەی مەکتەبی سیاسی، بارزانی چەند پۆستێکی حزبی بە کاکە حەمەی حاجی تایری کۆی داوە، بەڵام کاکە حەمە سەرجەم ئەو پۆستانی ڕەت کردوێتەوە و لە شاری بەغدا ماوەتەوە و بەکاری ڕۆژنامەوانیەوە سەرقاڵ بووە و دواتر گەڕاوەتەوە بۆ سلێمانی و لە دەستگای دارایی کاری کردووە. دواتر گەڕاوەتەوە بۆ هەولێر و تا 2 ساتەکانی لەو شارە ژیاوە.